حديثك صحيح جامع الصغيرة هاتو خوشويستي خوا صلى الله عليه وسلم آموشگاریەک من دەکات دەفەرمێ من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە هەندێک کردەوەی نهێنی بکات با بیکات، بەڵام نهێنیە هیچ کەسێک پێی نەزانێت، بینی خۆت و خوای پەروەردگار بێ. جاری وایە ئەو کردەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئێمەی کردووە بە نهێنی ئەنجامی بدەین، زۆر جار لەوانەیە قورئان خوێندنێک بێت، دەگونجێ قورئانێک بێبی خوێنین بە نهێنی، چەند ئاەتێک چەند جوزئێک لە شوێنێکا بخوێنین نە خێزانمان بزانێ نە برادەر و نە هیچ کەسێک، ئەمە هەڵی گرین وەکو زەخیرەیەک بۆ قیامەتمان، چونکە ڕیایتیان نییە، لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورەیە. چونکە ئێمە شانازی پێوە ناکەین، هیچ کەسێک نازانێ ئیلا خوای پەروەردگار نەبێ، چونکە عیبادەتی نهێنی خێر و چاکەکردن لە نهێنیدا هیچ کەسێک ناتوانێت ئەنجامی بدا ئیلا ئینسانە ڕازگۆکان نەبێت. ئەوانەی کە بەڕاستی ڕازگۆن ئەوانەی کە بەڕاستی بۆ خوا ئیش دەکەن. بۆیە دەگونجێ جاری وا هەیە لەناو سیارێکدا بەتەنها دەڕۆی بۆ مزگەوتێ ڕێگاوبانێ سەفەرێکە بەتەنهای دەتوانی بۆ خۆت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنیت، ئەوەندەی توانات هەیە بیکەیتە توێشوێ بۆ قیامەت دوایش کە هاتیتەوە لای ماڵ و مناڵەکەت باسی نەکەی، لا هیچ کەسێک باسی نەکەی من ڕێگا قورئانم خوێندووە. ئەمە هەڵگرە وەکو زەخیرەیە بۆ قیامەتت، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هل صحيح جامع الصغير هذا فرميه والمصر بالقرآن كالمصر بالصدقة، أو كسيك بنيهني قرآن دخوينه وكو أو كسوايك بنيهني خير وصدقة دكات بيقومان أو خير ترو شاكترة نهيني ما بس يوني دمنا جوليني كاس بيتنا زانية جاء أما خوشويستي خوا صلى الله عليه وسلم وصيتي بو إيه مكردوها قرآن خويندن من هبت بنهيني عبادتك لعبادتك كان. ئیمام مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە قورئانی دەخوێند کە یەکێکە لە زاناکانی تابعین ڕەحمەتی خوای لێبێ قورئانی دەخوێند، بەس کاتێ بیزانێ کەسێک لە دەرگاکە و نزیک بۆتەوە بەرەو لای ئەو دێ یەکسەر قورئانەکەی دادەپۆشی و سەوتەکەی کز دەکرد بۆی نەزانێ قورئان دەخوێنێت. چەندەها پیاوچاکە بۆ قورئانیان خوێندەوە خەڵک هاتۆتە ژوورەوە بۆ لایەن قورئانەکان داپۆشیوە. ئەمە شتێکە بۆ خوایە، جا بۆیە هەر کەسێک لە ئێوە توانای هەیە با ئەم کارە ئەنجام بدات. چەند کردەوە و قسەیەکی نهێنی هەبێ تەنها بینی خۆی و خوای پەروەردگار بێت.